بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. لە بەرنامەی تەندروستی بە یارمەتی هاوکارانم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم هەفتەیشمان. ئەو بابەتەی کە بۆ ئێوە هەڵمان بژاردووە لەسەر گاستریتە یا هەڵاوسانی گەدە یا وەرەمی مەعدە، کولەن ناوەکانی ئەم ناوگەرە باوە یا ئیلتیهابی مەعدەیشی هەر پێ ئەڵێن. بەڵام بۆ لای خۆمان ئەگەر مەسەڵەن کەسێک بۆ نمونە بڕواتە بیمارستان ئەبینێتە لەسەر ئەو تابلۆی کە لە پشت معرەفی نەخۆشەکە نووسراوە بۆ تەشخیصەکە، بۆ نمونە نووسراوە گاستریت، کە هەر ئەو هەڵاوسانی گەدە یا ئەو ئیلتیهابە کە لە مەعدە دروسە بێت. ئەوەیش کە هانمانیدا بەرنامەی ئەم هەفتەیە تەرخانکەین بۆ ئەم بابەتە، دیارە پێشتر ئەلبەتە ماوەیەکی زۆرتر ئێمە لەسەر بازێ لە دەرمانگەر کە بۆ ئەم نەخۆشی بەکارە برگێت قسە و باسمان کردە بوو، یان ئەوە ناوە ئەگەر بۆ نمونە بازێ لە مەواد ئەتوانێت ئەسەراتێکی جانبی یا مزەڕی بێت بەتایبەت لەسەر مەعدە کە ئەتوانێت ببێت بە هۆکارێک بۆ ئەم گاستریتە، قسە و باسمان کرده بوو. بەڵام هۆکارە ئەسڵیەکە ئەوە بوو کە لەسەر دەرمانێکی تر تاقیکردنەوەیان کرده بوو. ئەو دەرمانە بەنسبەت دەرمانەکانی تر وتویان احتماڵی هەیە لە داهاتووە یەکێک لەو ئانتیبیۆتیکگەرە کە ئیسا لە تواو دنیا باوەڕایەجە بۆ دەرمانی ئەم نەخۆشیە لابین و دەرمانێکی ئەم دەرمانە تازە کە ئانتیبیۆتیکە بێرین. من بۆ بینەرانی خۆشەویستمان ئارزکەم کە یەکێک لە هۆکارەکان عفونەتە، یعنی عفونەتە هۆکاری ئەم نەخۆشیە. حتممە چوینە نەخۆشیەکە و هۆکارەکان و لە هۆکارەکانە باسیشیەکەین. عفونەتەکە ئەتوانێت هەر عفونەتێک بێت یا باکتری بێت، خۆ دیارە ویرۆسیش لە بازی مەواردە بەس زۆر بەکەمی، یا یەکێک لەو میکرۆبەگەرە کە ئیتر باوە مەشهورە کە ئەو بەناو هیلیکوباکتر پیلۆریە ناسرێت. ئەوە هۆکارەکەس. ئەو تاقیقاتی کە ئەم جارە کراوە لەسەر ئەو دەرمانەسە کە وەکو ئانتیبیۆتیکە لەسەر ئەو هیلیکوباکترە ئەتوانێت تەسیری بێت، ئەڵێت ئەمە احتماڵی هەیە لە دەرمانەکانی پێشتر باشتر بێت. دیارە خۆی تاقیقاتی شەکەن. بەڵام ئەومان بە باش زانی کە هەر جارێکی تریش ئەم بەرنامە تەرخانکەین بە ئەم نەخۆشیە کە گاستریتی پێڵێن. گاستریت یەکێک لە نەخۆشیەکانە کە تایبەت بە شوێنێکی معەن نییە لە دنیادا، بەڵکو ئەتوانین بڵێن کە باوە تاوجێگەی بە ئەو ناوچانەی خۆمانیش ئەگەڕێتەوە. واقعاً ئامارێک نییە، یانێ ئەوەی کە ئیدارەیەکی ئاماری تەندروستی و بێداشتی دروست بێت ئەوانە بەڕەسی بکات، بەڵام بزانێت ڕێژەکەی تا چه ئەنازەیکە ئامارێک لە بەردەسان نییە. مەسەڵەن بڵێن تۆر میانگین لە 1000 کەس ناو 1000 کەسە چەند نەفەر توش بووی ئەم نەخۆشیە هەیە. بۆ نمونە وڵاتە یەکگرتووەکان ئەوان ئاماریان هەیە، ئەڵێن لە 1000 نەفەر 8 نەفەر تووشی ئەم نەخۆشیان، یا لە بازێ ئەو وڵاتگەرەکە سیستمێکی ئاماری دروستیان هەیە، سیستمێکی تەندروستی و بێداشتی دروست بۆ ناوی کەسەکان، ئەو نفوس و جەمعیەتەی کە لەوێ ئەژین بۆ ئەوەی کە چەند نەخۆشیگەرێکیان هەیە. بەڵام ئەتوانم بڵێم کە یەکێک لەو نەخۆشیگەرەسە کە باوە هەیە، هەم بەهۆی ئەوەی کە وەزعیەتی شرایەتی غەزایی ئەتوانێت هۆکار بێت یا مەسرەفی بازێک لە مەواد کە محەڕەکە بۆ ئەم نەخۆشیە. لە کولە گاستریت یعنی ئیلتیهابی بافتی پوششی ناوەی مەعدە، یعنی مەعدە ئەگەر ئێمە لە نەزەرە بگرین لە ناوە و بافتێکە ئێکە ئەو بافتە بافتێکی پوششیە بە هەر هۆکارێکە. هۆکارەکانی چەند هۆکارە، ئەگەر تووشی ئیلتیهاب بێت، تووشی قرمزی بێت، حتا لە مەراحلێکە ئەوە شەدید دەبێت، ئەوە ئەبێ بە برین و خوێنڕێژی، ئەوانە گاستریت بۆ ئیلتیهابی ئەو بافتە پوششیە ئەڵێن کە لە ناوە هەیە. معموڵەن ئەم بافتە پوششیشە یەکدانە وەکو بەرگریە، یەک سەدێکی بەرگریە مەحافزە دەکات کە
ئەو محافزەتە لە بەرابەرچە لە بەرابەر مەوادێکی شیمیایی کە ئێمە ئەگەر ئەتفاقی یا ناو مەوادێک کە غەزاییەکە هەیە ئێمە مەسرەفی بکەین لە بەرابەر مەوادی هەر خۆراکیش یا عفونەتەکان، یانێ ئەو بافتە بافتێکە کە حاڵەتەکەی یان کاراییەکەی فقط ئەوەسە کە سیستمێکی محافزەتیە. بەڵام ئەم سەدە ئەگەر بە هەر هۆکارێک تووشی هەر ئیلتیهابێک بێ لە ئیلتیهابێک و تا ئەوەی کە ببێ بە زەخم و خوێن ڕێژی ئەوە پێڵێن گاستریت. بەڵام ئێمە ئەگەر لە درێژە بزانین ئەم گاستریتە چۆن واقع بێت یانێ هۆکارەکەی چییە، هۆکارەکانی هەروواکە وتمان جیا لەوەی کە محافزە دەکات لە مقابل ئەو مەواد شیمیایی یا ئەگەر مەوادێکی خۆراکی تایبەت بۆ نمونە ئەسید یا ترشیات ئەوانە زۆر بێت ئەو تەحریکە ئەنجامە گیرگێت لە بەرابەر ئەسیدەکانە کە هەرە و ترشیاتەسە لە بەرابەر بازێ لە ئەنزیمەکانی معدە و هەروەها میکرۆئۆرگانیسمگەر میکرۆئۆرگانیسمگەر بە هەر هۆکارێک ئەگەر میکرۆبێک لە دەرەوە بەستەوەسە کە ئێمە بۆ نمونە کاتێکە شتێکە خۆین خۆب لە تەریقی دەمەوە ئەیخۆین ئەو میکرۆئۆرگانیسمە ئەتوانێت لە ناو دەمە بێ بۆ نمونە عفونەتەکە لە عفونەتێکی لە سەیاپووکە و بێت عفونەتێکی دان بێت یا ئەوەی کە نە عفونەتەکە ها لە دەرەوە بەهۆی ئەوەی کە بێداشت ڕعایەت نەکردێت دەست نەشۆرگێت بنیام لە بیری چێ دەستی شۆرێ بە ئاو و سابوون یا هەر ئاوی خاڵی ئەوە توانێت ئەو عفونەتە بڕوات و بێتە سەرچاوەیەکی ئەو نەخۆشیە. معموڵەنیش چه کاتێک تەشخیصە دەرگێت تەشخیصەکەی نەبوو پزیشک یا ئەو نەخۆشەکە هەست کردێت بۆ سیستمی بەرگری لەش ئەو سیستم دفاعی بەدەنەسە یانێ ئەو سیستم بەرگریەسە کە هەست دەکات کە تادیدێک هەیە مشکڵێک هاتووەتە پێشەوە و ئەوەیە کە ئەو کاتە یانێ ئەو وەڵین ئەندامێک کە بۆ بەرگری ئەڕوات هەر ئەو سیستم دفاعی بەدەنەسە. دیارە ئەو سیستم بەرگریە من حتمما شارێکیشی پێکەین جاروبار خۆی هۆکارە بۆ تووشبوون بەم گاستریتە ئەویش بەهۆی ئەوەی کە پێچەوانە یانێ سلولگەرێکە خودین سلولگەرێکە باشن ئەوان ئەو پێچەوانە شناسایە نەکات و حمڵەیان پێکات و ئەو مشکڵە دروست دەکات. ئەو سیستم ئیمنیە کاتێکە بە هەر هۆکارێک ئەو ئیلتیهابە ئەو هەڵاوسانە لە گەدە دروست بێت تەحریکە بێت و خۆی بۆ ڕەوەند ئەوەی کە تەسریع کات ئەو ڕەوەندەی بۆ تەندروستی و سڵامەتی و بێهبود بوون ئەوەیە کە خۆی واردی ئەمەڵە بێت. بۆ جۆرەکانی گاستریت گاستریت یعنی چەند جۆرە دوو جۆرە جۆرێکی حادە جۆری تریشی مزمنە یعنی حاد و مزمن. حادەکەی ئەوەیە کە کتوپڕ تێتە پێشەوە لە پڕە دەست پێکات هەروەها کە لە پڕە دەست پێکات لە پڕیشە لە ناو ئەچێت یانێ بێ ئەوەی کە دەرمانێکی خاص دارویکی خاص بەکاربێرین ئەو نەخۆشیە خۆی لە ناوەچێت. گاستریتێکمان هەیە کە مزمنە مزمنیانێ درێژخایەنە معموڵەن ئەم گاستریت مزمنە زۆرتر بە هۆکارێکی تری هەیە یانێ نەخۆشیەکی ترە کە ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ئەم گاستریتە درێژماوە بێتەوە و بەهۆی ئەو نەخۆشیە و ئەمە دروست بێت کە دیارە دەرمانگەرێک کە بەکارە بەرگێت زۆرتر بۆ ئەم گاستریتی مزمنە یا ئەم گاستریتی درێژخایەنەسە. دەسەبەنیگەری تری شەکرگەیەکە وەکو گاستریتی فەرسایشی یا غەیرە فەرسایشی یانێ وەکو ئەوەی کە گاستریتێ ئەگەر من معنیکی کوردی باشی ئەوەی کە دایە ڕزنێت یعنی ئەو فەرسایشیە ئەوێتە باعثەوە کە ئەو پوششە ئەو یعنی ئەو بەرگەی کە لەناو ئەو مخاتە هەر مخاتەوە ئێمە ئشارەمان پێکرد لە ناوەچێت ئەوە پێڵێن فەرسایشی یعنی ئەی ڕزێنێت وەختێکیش لە ناوچوو برین دروستەوێت و خوێنڕێزیەوێت کە معموڵەن ئەسید سەفرا ئەلکول ئەوانە ئەتوانن هۆکار بن. بعضی لە مەواد مخدر کە بە موادی مخدری شیمیایی ئەناسرێت ئەمە مطالعاتێکی تازەی چەند ساڵی
ئەخیرە کە زانیویانە یەکێک لە هۆکارەکانی توشبوون بۆ گاستریت جۆرگەرێک لە ئەو مخدراتەسە کە بە مخدراتی سەنعەتی وە شیمیایی ئەناسرێت. ئەو گاستریتی غیرە فەرسایشیشە یانێ دیوارەکە بە کولی لە ناو نەچووە بەڵام تووشی ئاسیب بووە معموڵەن تەحریکە بێت یانێ ئەو مشکڵاتێکی گوارشی تێدە پێشەوە ئەو لایە یا ئەو پوششە ئەو بەرگە وەک فەرسایشیەکە نەڕزاوە بەڵکو تووشی حاڵەتێ وەک ئیلتیهاب بوو بە قرمزیە یانێ سوورە بێتەوە ئەو شوێنە خۆ دیارە ئەو سوور بوونەویشەوە بە ئازمایش و بۆ تەجیزادەی کە ها لە بەردەسە وەکو ئەکسپەرداری ئاندۆسکۆپی بە دەرەجاتێکی سنۆگرافی ئەتوانێت ئەو شوێنە دەستنیشان کات. ناوگوزاریشی جاروبار هەیە کە ئەو گاستریتە مەسەڵێژن گاستریت عفونی، گاستریتی ئەلکولی، گاستریتی داروی ئەوە بە هۆکارگەرە ئەو ناوگەرە بۆ بۆنەوتێت کە سەرچاوەکەی ئەگەر دەستنیشان کردێت مەسەڵەن ئەگەر ئەو ئیلتیهابە بەهۆی ئەلکولەوە بێت ئەڵێن کە ئەو گاستریتە گاستریت ئەلکولیە یا ئەگەر عفونەت بێ میکرۆبێک بێ باکتری بێ ئەڵێن کە گاستریتی عفونیە یا ئەتوانێت ئسترس بێت ئسترس یا ئەو دڵڕاوکێ و مەترسیشە خۆی یەکێک لە هۆکارەکانە کە ئەتانێت بێت بە هۆکارێک بۆ گاستریت ئەویش ئەوەیەکە لە کاتی ئسترسە خوێن ئەڕوا بۆ شوێنگەرێکی تر یانێ لە مەعیدا خوێن کەمە بێتەوە. یەکێک لە هۆکارەکانیش کە هەیە بۆ ئەلبەتە دەرەجەیەکی کەمتر کە ئەوێتە گاستریت و نەخۆشی معدە و زەخم معدە دڵڕاوکیە بەتایبەت ئەو کەسانەی کە دڵڕاوکەیەکیان هەیە درێژماوە زۆرە خایێنێت ئەو نییە کورتماوە بێت ئەو دڵڕاوکیە خوێن گەرەکە بۆ مێشکیان بۆ ئەندامگەرێکی تر بۆ نمونە گورچیلەکان ئەڕوات ئەوەیە ئەو کەم خوێنیە یانێ کاهشی سیستم خوێن ڕسانی لە معدە یەکێک لە هۆکارەکانە. ئەو من بۆ زۆرتر بەحسم لێ کرد کە جاروبار ئەڵێن کە زەخم معدەیەک وا بیسین کە ئەڵێ یەکێک ئەڵێت کە زەخم معدەیەک هەیە دکتۆر وتویە پێم حاڵەتی عەسەبیە یا عەسەبیە ئەو حاڵەتە ئسترس و دڵڕاوکێزە کە ئەتوانێت یەکێک لە سەرچاوەکان بێت بۆ ئەم نەخۆشیە. یەکێک لە ئەو سەرچاوە ئەسڵیگەرە یانە یەکێک لە هۆکارە ئەسڵیەکانیش کە ئەتوانین بڵێن مشەخەسەی ئەم نەخۆشیەسە هەر ئەو باکتریەسە کە بە هێلیکۆباکتر پیلۆری ئەناسرێت کە ئەو هێلیکۆباکتر پیلۆریە معموڵەن بە ئازمایش بە نمونە بەرداری ئازمایشی خوێن حتا لە ئازمایشی مەدفوعیشە ئەتوانن دەستنیشانی کەن کە ڕێژەکەی تاچە ئەنازەیەک ها لە سەرەوە یانێ زیالە شناسایی کردێت و دەرمانی بۆ دەستنیشان کەن. نیشانەکانی چی؟ نیشانەکانی ئەوە کەوتمان لەو حاڵەتە کوتوپڕە یا ئەو حاڵەت حادە گاستریتی حادی لەوە علامەتێکی خاصی نییە دێت و ئەڕوات بێ ئەوەی کە دەرمانێکیش بەکار ببریگێت بەڵام ئەتوانێت لە سەختترین حاڵەتیشە ببێ بە زەخم معدە یا خوێن ڕێژی کات بەڵام یەکێک لە شایعترین علایمەکانی ئەوەیە کە ئەو کەسانەی کە ئەم نەخۆشیانە هەیە کاتی کە برسیانە یعنی هەستەکەن ئیسا بە هیچ شتێ تێر ناخۆن هەر بە مەحزی ئەوە دەستیان کرد بە نان خواردن بۆ نمونە پاڕووی ئەوەڵ یا کەوچکی یەکەمی غەزاکەیان خوارد هەستەکەن تێر بووبن ئەوە یەکێک لە نیشانەکانی گاستریتە یعنی پێش ئەوەی کە دوای ئەوەی کە برسیە هەست بە برسیەتیەکەن زووش هەست بە تێریەکەن یا ئەوەی کە ئیشتیهایان تێتە خوارەوە ئیشتیهای ئیسلاحی ئیشتیهایان کوێرە بێتەوە ئەوە یەکێک لە مشکلاتێکە کە نیشانەکانە کە ئەتوانێت بێت یا سووە هازمە کە ئەو سووە هازمە ئەتوانێت ڕەشانەوە بێت شێوەیەکی کەم هێڵنج لێدان لە حاڵەتگەرێکی کەمتریشە ئەتوانێت ئەو کەسە تووشی ئیسهاڵ بێت
بەڵام ئازارەکەیش لێرە تر خۆی نیشانەدات ئەو کەسە دەسەنێتە سەر سکی کە ئەو شوێنەی کە ئێشێت معموڵەن ناوەڕاستی زک بەرەو سەرەوە شوێنێکە کە هەست بە ئازارەکات و دەست ئەخاتە سەری جیا لەوەیشە نەفخەکات یانێ هەستەکات کە ئەو غازاتە لە ناو سکیە زۆرە بووگەتەوە کە بە نەفخ ناسرێت لای خۆمانەوە. ئازارەکەیشی هەروە کە وتم ئەتوانێت لە قسمەتی ناوەڕاستی سک بەرەو سەرەوە بێت شوێنەکەی بەجیازە یانێ ئەتوانێت نقطەیەکی خاص نییە ئەو شوێنەی کە لە مەعیدە دەرگیر بووە ئەو شوێنە ئەتوانێت ئازارەکە هەست پێکات. خب مەعیدەش کیسەی کە خروجیکی هەیە ورودیکی هەیە خروجیکی هەیە معموڵەن ئەگەر گاستریت بەتایبەت ئەگەر بێتە زەخمیش لەو شوێنە خروجیە بێت ئێتر بۆ محتەویاتی ناو مەعدە بە سەختی لەگەڵ لە ناو ئەو زەخمە و ئەڕوات ئەوەی سەختترین ئازارە معموڵەن کەسانی کە نزیک ئەو پیلۆرەی پێ ئەڵێن کە ئەگەر ئەو شوێنە برینەکە دروست بوێت ئازارەکە لەو شوێنە زۆرترە. لە نیشانەکان تریشی خوێن ڕێزیە بەڵام بەت ئەو خوێن ڕێزیە چۆن لەگەڵ ئەسیدگەر مەعدە تێکەڵ ئەبێت خوێن سوورە ئەو ئەسیدگەر مەعدە کە تێکەڵ بوو دەکیە ئەوێتە ڕەشایی ئەو ڕەشایە خوێنە ئەتوانێت هەم لە پیساییە بێت هەم لە ڕەشانەوە یعنی ئەوانیش ئەتوانێت لە نیشانەکانی بێت. هۆکارەکانی هەروەوتمان کە سیستم ئەیمەنی خۆیە کە ئەتوانێت جیا لەوەی کە ئیشتیبایی حملەکات ئەتوانێت ئەو سیستمی ئیمەنیە کاتێکە کە ئەڕوا بۆ مبارزە یا بربەرەکانی لەگەڵ ئەو میکرۆبەی هاتوو ئەتوانێت سەرچاوەکە بێت باکتریە باکتریگەر تریش جیا لە هیلیکۆباکتر ئەتوانێت باکتریەکان تریش بێت یا نەخۆشیتر هەیە ڤیرۆسە کە بە ڤیرۆس ژن پێ ئەنفلۆنزای مەعدە ئەو ئەنفلۆنزای مەعدە دەرمانی گەرەک نییە سەریعیش خۆی لە بین ئەچێت بەڵام ڤیرۆسیش ئەتوانێت ئەو نەخۆشیە لە مەعدە دروستکە. بازێ لە عفونەتگەر کە بە عفونەتگەر قارچی یا ئەنگەڵی ئەوانیشە ئەتوانێت یانە نەخۆشیگەر قارچی یا کەڕوو ئەتوانێت ئەڵبەتەمان ڕێژەکەی کەمترە سەرچاوی ئەو نەخۆشیە بنکە. مەوادی شیمیایی جیا لە ئەسیدەکان یا ترشیات و بازی کەس ئەڵێت کە ترشیە خۆم هەست بە ئازارێکەکەم یا ئیشم هەیە لە مایدەمە جیا لە ترشیات ئەلکولیش ئەتوانێت ئەگەر مەصرفی بەتایبەت ئەگەر زۆریش بێت ئەو گاستریتە یا ئیلتیهاب مەعدە دروستکات ئەو ڕێگە حەلەکەیشی ئەوەیە قەتعی مەصرفی ئەلکولە. هەروە کە ئیشارەیەکیشم پێکرد بازێ لە دەرمانەکان ئەو دەرمانگەرە کە بەتایبەت سەرچاوی ئەم نەخۆشینەوە بەربڵاویشن هەر کەسێک ئەگەر ئازارێکی بێت ئەتوانێت بە دەرمانگەر ئینسای دەناسکێت بەتایبەت بڕۆفێن یا ئیبوپرۆفێن ئەو بڕۆفنە یەکێک لە ئەو دەرمانگەرەسە کە سەرچاوی ئەم نەخۆشیەسە یانێ بجیا لە نەخۆشی دەرمانەکان تریش وەک دیکلۆفناک ئاسپرینی شەروە ئاسپرین جیا لەوەیشە کە ئینسایدە دەرمانێکە کە ئەسیدیشی هاتیەوە کە ئەسیدە خۆی ئەتوانێت ئازار بۆ مەعیدە دروست بکات. بەڵام لە ئەسڵە ئەو دەرمانگەر کە زدە ئیلتیهاب غێر ئسترۆیدی ئینسایدە ئەڵێن ئەو بڕۆفن و ئاسپرینە نەخشی ئەوەڵیان هەیە. ئەگەریش کە بازێ کاتیش هەیە جەڕاحیە کات بە هەر هۆکارێک کەسێک جەڕاحیە کات ئەو جەڕاحیە ئەتوانێت خودی مەعدەیش نەبێت دەوروبەری مەعدە بێت نەخۆشیگەری تر بێت بەهۆی ئەو جەڕاحیە و خوێن ڕسانی یانێ خوێن گەیشتن بە مەعیدە کەمەوە بێتەوە ئەوەیژە خۆی یەکێک لەو سەرچاوەکانە ئسترسە کە وتمان ئسترسەکە بەهۆی ئەوەی کە ئەوی شەربازم سیستم خوێن ڕسانی کەمە بێتەوە وەختێک سیستمەکە کەمە بووە وەکو ئەو لایە دفاعەکەی دفاع پوششی تێتە خوارەوە یانێ هەرچی خوێن ڕسانی کەمترە بێتەوە لە مەعدە ئەو باف پوششی حاڵەت دفاعیەکەی یعنی مقاومەتەکەی ئاوا تێتە خوارەوە. بەڵام لە حاڵەتگەرێکیشی زۆر بە کەمی
بەڵام ئەتوانێت بێتە نەخۆشیە بەدخیمیەکانیش، بەڵام ئەوە دوای ئەوە تێت کە برین دروست بێت و خوێنڕێزی بکات. و جاروبار هەیە ئەم برینە جیا لەوەی کە ئەو بافتە کونەکات حتا معیدەش کوناکات، یعنی ئەو لایەگەر کیسەی معدە کوناکات و ئەو عفونەتەی کە هەیە ئەڕواتە ژێر لایەگەر پێس یا کە ئێڵم پێ حفرەی شکەمی نەخۆشیک دروستەکە کە بە پریتونیتە ناسکێ ئەو پریتینوتیشە، یعنی ئەگەر ئەو مایچەگەر زگە باسکەی حاڵەتێک هەیە وەکو پەردەیەک وەکو سفرەیەک لە بین ئەم مایچە و ئەندامگەر دەرونیە، ئەو عفونەتە ئەتوانێت خۆی گەێنێتە ئەو شوێنیشە، یعنی ئەو عفونەتە دروست کات کە پریتونیتی پێ ئەڵێن. بەڵام ئەوەی کە بۆ تەشخیص و ئازمایشی بەکارەبرگی هەروەکە ئشارەیەکم پێکرد ئازمایشەکانە ئازمایشی خوێنە، جاروبار نمونە بەرداریان گەرەکە، یعنی بۆ نمونە بەرداریەکە بزانن هۆکارەکە چییە لەو زەخمە لەو شوێنێک کە ئیلتیابەکە دروست بووگە، شەرت نییە حتممە زەخم بێ ئەو شوێنە، ئەگەر نمونە بەرداریەکەن کە ئەو نمونە بەرداریە هەمزەمان لەگەڵ ئاندسکۆپی کە ئەڕۆن بۆ ئەوەی کە ناو ببینن بۆ دەستگا هاوکات لەگەڵ ئەو ئاندسکۆپی یان نازوگرە نمونە بەرداری شەکەن و ئەو بیوپسیە تێرن. دیارە ئەکسپەرداری یا ئەشعەگەر تریش ئەتوانێت یارمەتی دەربێت، بەڵام ئەوڵین شتێکە ئەگەر کەسێک ئازاری بێت لە معدە بڕوات بۆ لای دکتر، ئەو دکترە شەرح حاڵێکی لێگرێت، شەرح حاڵەکە ئەتوانێت چۆنیەتی ئازارەکە بێ، کەی دەستی پێکردووە یا چه کاتێک هەست بە ئازارێکی زۆرترەکات، چه کاتێک نامێنێت. ئەو پزیشکێتتر پرسیارگەرێکەکە حتا سابقەی خانەوادەگیش ئەتوانێت بپرسێت. دەرمانەکانیشی معموڵەن وتمان گاستریتە حادەکە کە دەرمانی نییە، بەڵام بۆ نمونە بیسموت هەیە، بیسموت یەکێک لەو دەرمانگەرەسە کە لە بازاڕە هەیە نسخەیش ئەدرگێت. معموڵەن دەرمانەکان نەوەی کە دەرمانێکی تەرکیبی بێت، دەرمانێکە کە ئەتوانێت بۆ کەمکردنەوەی ئەسیدی معدە بێ، بۆ نمونە هاوکات ئانتیبیوتیکێک بێت کە بۆ ئەو میکرۆبە بەکاریەبن. بەڵام ئەوەی کە وتم تاقیقاتێکی تازە کراوە و تویانە ئەو ئانتیبیوتیکانەی کە ئێمە بەکارمان بردووە ئانتیبیوتیکی تر هەر دیارە لەو خانەوادە بەدەست هاتووە کە احتماڵی هەیە لە داهاتووە تەئسیراتی زۆرتر بێت لەم ئانتیبیوتیکەی کە ئیسە هەیە. ئیسە شاید پرسیار بێ بۆ بینەرانی خۆشەویستمان باشە ئەگەر ئەو ئانتیبیوتیکە پێشوانە هەیە بۆ بە دوای ئانتیبیوتیکێکی تازەترە یا دەرمانێکی زدە چڵکی تازەترە ئەگەڕن. ڕاستیەکەی ئەوەیە یەکێک لە مشکڵاتێک کە ئیسا هالە پێشەوە بۆ دەرمانی ئەم گاستریت یا هەڵاوسانی گەدە ئەوەیە کە مقاومەت دروستە بێت، دوای چەند ڕۆژیان ماوەیەکەوە مقاومەت دروستە بێت لە بەرابەر ئەو ئانتیبیوتیکە و ئەو نەخۆشیە جواب ناتەوەتە بۆ ئانتیبیوتیکە، ئەوەیە کە بە دوای ئەو دەرمانە گەڕن و لەم تاقیقاتیشە شاریان کردووە کە ئانتیبیوتیکێکی باشتر کە مقاومەتەکە کەمترە یا سفرە فعلەن، چونکە ئەو میکرۆب هەر خۆی ئاڵگۆڕەدا شخڵی ئەگۆڕگێت و ئەتوانێت خۆی لەگەڵ ئەو باکتریا ئەو عامڵ عفونیە مقاوم بکاتەوە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان، هیوادارم کە جێ ڕەزامەندیتان بوو بێت تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی ئێوە ئاواتمانە.